بەڵێ سڵاو لێبێ ئەم کاتت باشم کاتەی تەواوی بینەران باش هەڵبەت لە ناو کێڵگە پەلەوەریەکانی کەرکووک جۆرە نەخۆشیەک ماوەیە کە بڵاوبۆتەوە ئەمە وای کردووە کە بەشی زۆری خاوەن کێڵگەکان زیان زەرەر و زیانیان بەر بکەوێت. نەخۆشیەکە تا ئێستا بەو شێوەیە کە بڵاوبۆتەوە نەزانراوە چ نەخۆشیەکە و هۆکاری توشبوونەکەی چی هاوکات بەشێک لە خاوەن کێڵگەکان ئەوەیان بە ئێمە ڕاگەیان کە ئەوان هەوڵیان داوە نەخۆشیەکە بدۆزنەوە و بەشێک لە نمونەیە و مریشکانەی کە مردار بوونەتەوە بۆی نەخۆشیەکەەوە براونەتە پزیشکی ڤێتەرنەری بۆ ئەوەی بە دوای لێکۆڵینەوە بکرێت لەسەر نەخۆشیەکە بەڵام تا ئێستا پزیشکی ڤێتەرنەری کەرکووک شتەی توانیوە جۆری ئەو نەخۆشیە دیاری بکات کە بڵاوبۆتەوە لە ناو کێڵگەکانی پەلەوەردا. نەخۆشەکە بە جۆرێکە کە بەشی زۆری ئەو ژوشکانەی کە دەێنرێنە نێو کێڵگە پەلەوەریەکان پێشەوەی کە تەمەنیان بگاتە کاتی فرۆشتنی مردار دەبنەوە. هاوکات لەو بارەیەوە ئێمە لەگەڵ کشتتوکاڵی کەرکووکیش قسەمان کرد ئەوان باسییان لەوە کرد کە ئەوان ئاگاداری ئەو جۆرە نەخۆشییان کە بڵاوبۆتەوە دەرمانی پێویستیشیان داوە بە خاوەن کێڵگەکان بەڵام ئەمە جۆرە ڤایرۆسێکە کە ئەو دەرمانانە تا ئێستا کاریگەری ئەو تۆی لەسەری نەبووە. هاوکات بەشێک لە وەکارەکەش بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک بەشی لە وەکاری مرداربوونەوە و زێر و زیانکردنی خاوەن کێڵگەکانیشی بووەوە گەڕاندەوە کە بە شێوازێکی تەندروست شارەزاییان لە ئەوە نییە کە چۆن بتوانن ئەو دەرمانانە بەکاربێنن بۆ لە کێڵگەکاندا. لە کەرکووکدا زیاتر لە 350 کێڵگەی پەلەوەری هەن کە ئەمەش بەپێی وتەی کشتتوکاڵی کەرکووک بەشی پێویستی ناوخۆی ناو شاری کەرکووک دەکات بەگشتی. هەر بۆیە سەرباری ئەمانش بڕیار دراوە کە بە قەدەغەکردنی هێنانی مریشکی بەستوو لە دەرەوەی کەرکووک و بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵی عێراقیش کە بڕیاردراوە کە نەیەڵن هیچ مریشکێکی بەستوو بێتە کەرکووک. ئەو 350 کێڵگەیە تەنها 113 کێڵگەیان مۆڵەتی فەرمیان هەیە توانن دەرمان لە کشتتوکاڵی کەرکووک وەربگرن لە حاڵی بڵاوبوونەوەی جۆرێک هەر جۆرێکی ڤایرۆسەوە بۆ لێکۆڵینەوەش ئەو کێڵگەکانی دیکە بەهۆی کێشەی زەویزارەوە بەشێکیان مۆڵەتی فەرمیان پێ نەدراوە چونکە لەسەر ئەو زەویانە بنیادراون کە لە مادەی 140دا بە کێشە لەسەر ئەژمارکراون بۆیە مۆڵەتی فەرمیان پێ نەدراوە بۆیە کشتتوکاڵ ناتوانێت بە تەواوی دەرمان بۆ ئەو کێڵگانە دابین بکات تەنها ئەوەندە نەبێت کە خۆی مۆڵەتی پێداون. بەڵێ ئەمە زانیاریەکان بوون لەسەر بڵاوبوونەوەی و نەخۆشی لە نێو کێڵگەکان. باڵێ نوچە گارێمە نەبەست لە کەرکووک